لە گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستاندا هەندێک کەس دەڵێن تۆپەکە لا یەکێتیە، پارتی و گۆڕانیش چاوەڕێی پاسی یەکێتین، بەڵام یەکێتی نەخۆی دەتوانێت گۆڵ تۆمار بکات و نە ئامادەشە پارتی و گۆڕان بە پاسی ئەو گۆڵ تۆمار بکەن. ماوەیەکە باسی لێک نزیک بوونەوەی یەکێتیە لە پارتی تا ئاستێکی ڕێکەوتنێکی دیکە لەگەڵ پارتی هاوشێوەی ڕێکەوتنامەی استراتیژی پێشوویان. ئەمەش هەم لایەنگرانی گۆڕان و هەم بەشێک لە لایەنگرانی یەکێتیشی نیگەران کردووە، هەرچەندە بەرپرسانی یەکێتی خۆیان دەڵێن ئامادە نین لەسەر حسابی پشتگوێخستنی گۆڕان و لایەنەکانی دیکە لەگەڵ پارتیدا ڕێک بکەون، بەڵام ئەوەش دەڵێن کە چارەنووسی هەرێمی کوردستان بەسراوەتەوە بە یەکێتی و پارتیەوە. بەشێک لە سەرکردایەتی و کادرانی یەکێتی نیگەرانن لەوەی نزیک بوونەوە و ڕێکەوتن یەکێتی و پارتی ببێتە هۆی لاوازبوونی حەزبەکەیان. بەو پێی لە ڕابردوودا دوو نمونەی نزیکبوونەوەی یەکێتی لە پارتی بۆتە هۆی لاوازبوونی یەکێتی. بەوتەی هەندێک لە ڕەخنەگران ڕێکەوتنامەی استراتیژی بزوتنەوەی گۆڕانی بەهێز کرد و بەشێکی بەرچاوی ناڕازیانی ناویەکێتی چوونە ناو گۆڕانەوە و بەمەش یەکێتی نزیک بە نیوەی بنکەی جەماوەری لەدەستدا بە تایبەتی لە پارێزگای سلێمانی. هەروەها ڕێکەوتنی یەکێتی و پارتی لە 30 حوزێرانی 2013دا بۆ درێژکردنەوەی ماوەی ویلایەتی بارزانی بۆ هۆی ئەوەی یەکێتی لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان ژمارەی کورسیەکانی لە 29 کورسیەوە بۆ 18 کورسی کەم بکات. لە ئێستاشدا لە ئەگەری پشتگوێخستنی گۆڕان و ڕێکەوتنی لەگەڵ پارتیدا بەوتەی هەندێک لە ڕەخنەگرانی ناو یەکێتی و دەرەوە یەکێتیش حەزبەکەیان لە بەردەم چەند ئەگەرێکدایە. یەکەم، گۆڕان ڕێکەوتنە سیاسیەکەی لەگەڵ یەکێتی هەڵدەوەشێنێتەوە و ململانەکان لە سلێمانی دەگەڕێتەوە بۆ قۆناغی پێش 2013. لەم حاڵەتەشدا گۆڕان وەک هێزێکی خاوەن جەماوەر لە سلێمانی دەست دەکاتەوە بە ڕەخنەگرتن لە یەکێتی، بەهۆی ئەوەی یەکێتیش وەک شەریک لە حکوومەت و دەسەڵاتدا دەبیندرێت، ئەوە ئەگەری ئەوە بەهێز دەبێت لە ڕووی جەماوەریەوە لاواز بێت و بەشێکیش لە جەماوەری ئێستا یەکێتی هاوشێوەی ساڵی 2009 ڕوو لە گۆڕان بکەن. دووهەم، هەر لە ئێستاوە بەشێکی بەرچاو لە سەرکردایەتی و کادیرانی یەکێتی ناڕازین لەوەی یەکێتی بە پشتگوێخستنی گۆڕان لە پارتی نزیک ببێتەوە. ئەو بەشە لە کادیر و سەرکردایەتی یەکێتی هاوشێوەی هەڵسوراوانی گۆڕان سوورن لەسەر گۆڕینی سیستمی سیاسی لە هەرێم و ڕاستکردنەوەی هاوسەنگی هێز لە هەرێمدا. هەر بۆیە پێشبینی دەکرێت ئەو بەشە لە سەرکردایەتی و کادیرانی یەکێتی نەچنە ژێر باری ڕێکەوتنەکەیان لەگەڵ پارتی. لەو حاڵەتەشدا کێشەیەکی ناوخۆیی دیکە ڕوو لە یەکێتی دەکات و کێشەکانی ناوخۆی یەکێتی ئەوەندەی دیکە ئالۆزتر دەبن. ئەمەشیان لە درێژماوەدا لەلایەک لە بەرژەوەندی گۆڕاندایە، بەو پێی بنکەی جەماوەری گۆڕان بەهێزتر دەبێت و لەلایەکی دیکەشەوە لە بەرژەوەندی پارتیدایە، بەوەی کە لە لاوازی یەکێتیدا پارتی باشتر دەتوانێت ویست و داخوازەکانی خۆی بچەسپێنێت. سێهەم، لەوە ناچێت یەکێتی تەنانەت لە ئەگەری پشتگوێخستنی گۆڕانیش ئامادە بێت بێ وەرگرتنی ئیمتیازی بەرچاو لەگەڵ پارتیدا ڕێک بکەوێت. هەروەها پارتیش ئامادەیە هەروەک لە لێدوانی بەرپرسانی ئەو حەزبەدا دەردەکەوێت هەندێک ئیمتیاز بە یەکێتی بدات، وەک پێدانی سەرۆکی پەرلەمان، زیادکردنی وەزیرەکانی یەکێتی، هاوبەشیکردنی زیاتر لە داهات و بەتایبەتیش لە داهاتی نەوتدا، هەروەها بۆ ئەوەی بەشێک لە جەماوەری یەکێتیش ڕازی بن لەوانەیە لە سەروبەندی ڕێکەوتنەکە دەستکاری پاشەکەوتی موچە بکرێت بە جۆرێک ئەو تێڕوانینە لای ڕای گشتی دروست ببێت کە لە ئەگەری ڕێکەوتنی یەکێتی و پارتیدا ئەوە دۆخی ژیان و گوزەرانی هاوڵاتیان باشتر دەبێت. بەپێی هەرسێ ئەگەرەکە بە بۆچوونی هەندێک لە شارەزایانی دۆخی هەرێم یەکێتی لە ئەگەری پشتگوێخستنی گۆڕان و ڕێکەوتنی لەگەڵ پارتیدا لە بەرامبەر هەندێک ئیمتیازدا ناچارە باجی قورس بدات. هەر بۆیە لەوانەیە لەم قۆناغەدا بۆ یەکێتی باشترین سیناریۆ ئەوە بێت دوو لایەنی سەرەکی کێشەکە واتە گۆڕان و پارتی لە سەردەستی یەکێتی ڕێک بکەون.